سەدان گەنجی عێراق بۆ شەڕکردن چوونەتە ئۆکراینە. هەندێکیان کوژراون یان بریندار بوون و بە بارمتە گیراون. بەشێک لەو گەنجانەی لە عێراق دژی داعش شەڕیان کرد، دواتر چوونە سووریا بۆ شەڕکردن لە بەرژەوەندی بەشار ئەسەد، لە ئێستادا چوونەتە ڕیزی سوپای سوور بۆ شەڕکردن دژی ئۆکراین، ئەوەش بەپێی ئاژانسی فرانس پرێس. گەنجانی عێراقی لە ڕیزی سوپای رووسیا موچەیەکی مانگانەی 2800 دۆلاری وەردەگرن. ئەوە شوار هێندەی ئەو بڕێ لە ریزەکانی سوپای عێراق وەری دەگرن. جگە لە موچەکەیان بڕی 20,000 دۆلاری دیکەیان پێدەدرێت بۆ دەستپێکی ژیانێکی نوێ لە رووسیا. جگە لە سوودمەندی پارە، پاسپۆرتی رووسی و بیمە بەشێکی دیکەی سوودمەندیەکانی عێراقیەکانە لە ریزەکانی سوپای رووسیا. لە ئەگەری برینداربوونیش قەرەبووی دارایی دەکرێنەوە. ئاژانسی فرانس پرێس قسەی لەگەڵ خێزانی 4 گەنجی عێراقی کردووە، سیانیان بێسەر و شوێن و یەکێکیشیان لە تابوتدا گەڕێنراوەتەوە بۆ عێراق. تۆڕە کۆمەڵایەتەکانی وەک تیکتۆک و تەلەگرام بوونەتە سەکۆی بانگەشە بۆ شەڕکردن دژی ئۆکراینە. محەممەد ئیمام یەکێک لەو گەنجانەیە دوای گەیشتنی بە رووسیا دەستی کردووە بە بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ لە تیکتۆک. سەرەتا خێزانەکەی ویان زانیوە کوڕەکان لە بەسڕە کار دەکات، بەڵام لە ڕێگەی بڵاوکراوەکانیەوە زانیویانە لە رووسایە. بەوتەی یەکێک لە هاوڕێکانی، محەممەد لە باخموود بەهۆی درۆنێکی ئۆکراینیەوە کوژراوە. کاتێک درۆنەکە بەرەو ڕوویان هاتووە، محەممەد بە پیوە تەقەی لێ کردووە. لە کاتێکدا ئەوانی دیکە خۆیان لە پەناگەکان حەشارداوە. گەنجێکی دیکەی عێراقی کە بۆتە خاوەنی پاسپۆرتی رووسی دەڵێت دەتوانێت مانگانە 2500 دۆلار بۆ خێزانەکەی بنێرێتەوە. لە ئەیلولی ئەمساڵدا تەرمی گەنجێکی عێراقی گەڕێنرایەوە. خێزانەکەی ڕوبەڕووی دۆخێکی شەرمەزارکەر بوونەوە، چونکە خەڵک پێی دەوتن کوڕەکەتان بۆ وڵاتی دیکە شەڕی کردووە، نەک بۆ وڵات و ئاینەکەی. لەگەڵ گەڕانەوەی تەرمەکە 10,000 دۆلار بە خێزانەکە بەخشرا. پێشتر پارلەمانی عێراق پشتڕاستی کردبووە کە هاوڵاتیانی عێراقی لە شەڕی سوپای رووسیا لە ئۆکراینە بەشداری دەکەن. لە هەمان کاتدا هەندێک لە راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن بەشێک لە هاوڵاتیانی عێراقی دەچنە ڕیزی سوپای ئۆکراینە. مانگێک لەمەوبەر دادگایەکی عێراقی سزای زیندانی هەتاهەتایی بەسەر هاوڵاتیەکدا سەپاند بە تۆمەتی دامەزرانی تۆڕێکی قاچاقچێتی بۆ ناردنی عێراقیەکان بۆ رووسیا بە مەبەستی بەشداریکردنیان لە شەڕی ئۆکراینە.